سڵاوم کاتتان باش ئەمڕۆ پێنج کەسی دیکە لە دەستگیراوەکانی بادینان پرۆسی دادگایکردنەکە بەڕێوە دەچێت بۆ زانیاری زیاتر لەسەر بڕۆچوونی دادگایەکەەوە چێنەوە من ئێستا لەگەڵی شکل کە سوکارەکانی قسە دەکەم کاتت باش ئەگەر بە دیاریکراوی پێم بڵێ ئەو پێنج کەسی ئەمڕۆ دادگای دەکرێن ناوەکانیان چی؟ امروز کسانی دادگاهی دکتر سلیمان کمال سلیمان موسی فرست احمد مهندس فرست دکتر عامر و جمال خلیل که همون یان چالکان و روزنامه‌ای تابع یعنی لدوری بادینم بونه و کارو شلکی کان یان دیار بوا ترسمانیش لوحه امروز دادگاه توانی دوی حول رگری لایم بکا کلا دانشتنی دادگاه کدا چهار یعنی کسکارکان من ببینین تمزروی اوین امروز کسکارکان من ببینین و همون مالکی او چالکانانش وکو خلکانی تر وکو بناز و عایشه رو فرمسک لچاویان نه تخواره داوال دواکاری گشتی لحرمی کردستان دکین اورو داوال دواکاری گشتی دکین لحرمی کردستان اورو کیسه کنه کاتا کیسه کی سیاسی و بلاره در نبن دسمنای پارێزەرانی کەیسەکە ئێستا لەگەڵ بەشدار حەسەن یەکێک لە پارێزەرانیم کەیسەکە بەشدار کاتت باش ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ یاخود قسە لەسەوە هەیە کە ڕێگە نەدرێ پارێزەرەکان یان خانەوادەکەی لە بەڕێوەچوونی پرۆسەکە باش بەنسبەت چوونە ژووری پارێزەران شیشەوە لە گۆڕینی ئەمە سەوادە چینە ژووری و کەسی ڕێگری لەمە نەکرێت تا ئەو دەقەی کە چوونە ژوورش ئەگەشتی نوێ هەبی ئاگاداری ڕاگەشتی دەکەینەوە کاک بەشدار خۆشیان باسییان کرد کە سوکاری ئەو دەزیتیاوانان باز دەکەن کە تۆمەتی گەورەیان هاوشێوەی تۆمەتەکانی قوسڵخانی ئەمریکا و کارکردن بۆ قوسڵخانی ئەمریکا و ئەڵمانیا دراوەتە پاڵەوانە بۆ نمونە کارکردن بۆ سەرۆکوەزیرانی عێراق سەرۆکۆماری عێراق چەند قوسڵخانی دیکە ئەمە تاسە ڕاستەوە بە دیاریکراوی ئەو تۆمەتانە خراوەتە پاڵ کامە لە تۆمەتوارەکە کۆمەڵێک تۆمەتە بەڵام فعلا لە تۆمەتانی کە باست کردێک لە تۆمەتانەیە کە بە پاڵپشتی ئەمریکا و قونسولی بریتانیا ئەوانە ئەوە مەجموعەدانێ هێزێک دروست بکەن بۆ پاڵپشتی لە مستەفا کاظمی و هەروە ئەوانە پێشتر سەر بە دکتۆر بەرهەم ساڵح بووینە ئەو کاتێکی هاوپەیمانی هەبوو هەند ئەو شتانە لەو بەڵگانەی مەخوی سڕی کە ئاسایش پشتی پێبەستایە باسی لێوەکەیە لەگەڵ شتێکی تر خۆ پیشاندان و کاری تێک دەرانە ئەو شتانە زانیاریتانەیە ئەو تۆمەتانە خراوەتە پاڵ کامە تۆمەتوار هەمووی بەگشتی هەر پێنجیان بەڵێ پێتانوانی ئەمە ژۆک ئەوەی بابەتی قوسڵخانی ئەڵمانیا و ئەمریکا سیناریۆک بێ بەتاکید ئەمە خۆ بڕۆمە بۆ قەناعەتم بە بەڵگانە نییە دەبەروی ئەترافیانی هیچیان ئەترافیان نەکەشتەوە ئەوەی گوێتانێ بوو ئەمە هەم قسەی کە سوکاری دەستگیرکراوەکان بوو و هەمیش پارێزەرەکانیان باسییان لەو کرد چاوەڕێەوە دەکرێت ئێستاوە کە سوکار و خانەوادی دەستگیرکراوەکان دەست لە ژوورەوە چاوەڕێەوە دەکەن بەشدار بن لە پرۆسەی دادگاییکردنەکە ئەوانەی دەیان بینن ئەمە کە سوکاری دەستگیرکراوەکانە ئێستا دەستە ناو دادگای تی هەڵسوونەوەی ناوچەی هەولێر لێەوە پرۆسی دادگاییکردنەکە بەڕێوە دەچێتەوە ئەوەی جوشتانەیە بوو کە سوکارەکەی باسییان لەوە کرد کە چاوەڕێەوە دەکەن ومێدی ئەوە دەکەن کە ئازاد بکرێن چونکە ئەوان دڵنیان لەوەی کە ڕۆڵەکانیان هیچ تاوانێکیان نەکردەوە بەشدار بنە هیچ تاوانێک